گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. خۆشەویستانم سڵاو لە بەرنامەیەکی تری نوێی مروارەکانی غوربەتەوە دیسانەوە یەک دەگرینەوە. بێ پێشەکی ئەم جارە بەرنامەکەمان دەست پێەکەین لەبەرەوەی مروارەکانی غوربەت ئەم جارەیان سێ مرواری جوانی درەوشاوە لە کایەکانی کۆمەڵگایە بە جیاوازتر دەدرەوشێنەوە. لەگەڵمانە بن بالەزاری خۆیانەوە بزانین مروارەکان کێن و چکارن. بەخێر بن. بەخێر بن. من ناوم بەختیار لە کوردستان بە بەختیار مامشێخ ناسراوە لێرە بە محەممەد بەختیار 22 ساڵە لێرەم ئەندامی شارەوانی کێنز شاهانەی کێنزنتن و چەلسی ئەندامی کۆمیتەی پلاندانانم کە گرنگترین کۆمیتەیە لە شارەوانیەکە و لەناو کۆمەڵگای کوردیش ئەوەی دەتوانم دابی لە خزمەت کوردی وەک فیگەرێکی ناو دەسەڵات من ئەم پرسیارەیە لە بەڕێستانەکەم زۆربەی کات ئەو کەسە بێلانانە ئەبینین لەسەر جادەکان بڵێن هۆملێسەکان ئەبینین ئەی ئەوانە هیچ چارەسەرێکتان بۆ نەکردوون یاخود بیرتان لەوە نەکردوێتەوە یان ئەگەر کەسێکی میوان بێتە ئەم وڵاتە بڵێ بەریتانیای عوزما بڵێ گرێت بریتن چۆن ئەبێ هۆملێسی هەیە لەسەر جادەکان بۆ ئەوی بیرتان هیچ لەوە کردوێتەوە کە ئێوە شارەوانیەک کە کانسلەرێک بڵێنم کارەکەن. بەگە باسی شارەوانێکی خۆم بکەم من ساڵ و نیوەک زیاتر دەبێت لەسەر پرۆژەیە ئیش دەکەم پرۆژەیەکە بۆ دامەزراندنی کۆمیتی سنتەرێکی تازە لە پشت لە گرۆڤ ستیشن شوێنێکی زۆر گەورەیە من تاکە کەسێک بووم ئەو پرۆژەیەم ڕاگرت دەیانویست توانیم ئەو پرۆژەیە ڕاگرم دەیانویست بڕیاری کۆتایی بدەن بۆی بیکەن بە سنتەرێکە واجبی شارەوانی دەبێت ویشە بکات من گوتم دەبێت ئەو 6,000 مترە دەبێت لەت بکرێ بەلانی کەم لەتێکیان کە نزیکی 2,000 متر 1,800 متری چوارگۆشە بکرێ بۆ کۆمیونیتی سنتەر کۆمەڵێکشتی هێدابێ یەک لەوانە ئەوەیە ببێتە سنتەرێک بۆ خزمەتکردنی هۆملێس خەڵکی بێنەوە خەڵکی بێ شوێن بۆی خزمەت بکرێ پشکنی تەندروستیان بۆ بکرێت ئەوەی لە شارەوانێکی ئێمە چکە سنتەری وامانی کابرانێکر من بێمە سنووری شارەوانەکەی ئێوە هۆملێس نابینم لەسەر جادە بابا هەیە هۆملێسمان هەیە ئەو هۆملێسانە هۆکاریان زۆرە هەیە قەرزدارە هەڵاتووە هەیە کێشەی دەرمان خۆرە یعنی زۆر لەگەڵیان قسەم کردو خۆم لەگە یەکێکە هەندێکیان هەرێکە و کێشەیەکی تایبەتی هەیە نازانین چۆنە بەڵام بە شێوەشی گشتی ئەوە بەشێکە لە کێشە ئەوەی بەچاو دەبینی ئەوەی نایبینی شارەوانێکی من دەوڵەمەندترین شارەوانی هەموو ئەوروپایە نەک بەریتانیاش دەوڵەمەندترین شارەوانیە گرنگترین شارەوانیشە شاهانەیە چوار لە 3 ساڵی ڕابردووە ئێمە 4 بانکی خواردنمان هەیە بۆ خەڵکی کەم دەرامەت سەرڕای ئەوەش خانوومان هەیە گرانترین خانوو بای 200 ملیۆن پاوەنە یەک خانوو 200 ملیۆن پاوەن هەرزانترین شوقا لە شارەوانەکەی من با 1 ملیۆن پاوەن و هەرزانترینەتی لە نێوان 1 ملیۆن تا 200 ملیۆن پاوەن قیمەتیتی سەرڕای ئەوەش خەڵکمان هەیە نان نییە بخوا چوویمە ماڵان لەسەر دەوڵەت دەژین ئەو پارێوەری دەگرن فریان ناکەون پارەی کارەبا بدەن ئینتەرنێت بدەن بیر بدەن فریان خواردنەکە ناکەون ناچار دێنە ئەو سنتەرانە خواردنی زیادە وەردەگرن خەڵک خۆبەخش دێ دەیانداتێ ئەوە ناعەدالەتێکی زۆر گەورە هەیە خۆی لە وڵاتە ئەزمەیەکی دارایی زۆر گەورە هەیە بەڵام شارداوەیە زەخمی وکوڵەتەی تر چونکە سیستم هەیە و لە لایەکی تریش هەر کەسە سنووری دەسەڵاتی خۆی دەزانی من نازم تدەخل لە کارێکی مێری لەندەن بکەن بیان مهین ئۆندەی لەندەن بکەم بە کەسەی خانەی راسم بینم لەگەڵی هەیە بەڵام لە سنووری شارەوانی خۆم ئەوەی دەسم بێ دەکەم بۆ ئەو سنتەرە ئەو سنتەری باسم کرد ئەوەی مزگەوتەکە و کمیتە سنتەرەکە سەرۆکەکەی سیۆیەکە برادەرمە پێم وتمەوە تۆ هەتا ئێمە ئەوە دروست دەکەین تۆ دەرگاکات بکەوە بە تایبەت لە زستانە کە زۆر ساردە هۆملێسەکان بێت شەو لە مزگەوت بوون بە قسەی منی کرد یەکەم مزگەوتە لە هەموو بەریتانیا کە دەرگای کردەوە شەوان شەوی 20 یان 30 هۆملێس دەچن
نان دەخۆن خۆیان دەشۆن لەوێ دەخەون جلوبەرێکی خاوێنیان پێ دەدەن ئیتر ئەوە دەنگی دەدەن و سەدایەکی زۆر باشی هەبوو بۆ ئەو سنتەرە کە بە ئامۆژگاری نەکرد. ئەمە شتێک تداخل بکەم لەسەر مۆزوعی هۆملێسکە لە مامتەقەکە زۆرە بە تایبەتی لەکێن زەدن نەک لە هەکێن زەدن هەموو لەندەناتیایەتی بەڵام مشکلێکی سیاسی شەیە کە سیاسیەکان وعدەیان پێش دەرچوونیان کە ئەڵێن ئەوەمە خانوو ئەکەین بۆ لەندەن یەکێک لەوانە کە وعدرا کۆنسێرڤەتیڤ پارتی 50,000 خانوو بکات بۆ لەندەن لەم 50,000 کە تۆ ئەڵێ خانوو ئەەکەی قەزدەکان کانسڵ بووە یانەوێت کانسڵ ئاوسکەن بەڵام 50,000ەکە وەکو بزنس بووە خانووی تیجاری بوو جا لەبەرەوە کەسانی ئەوانەی کە وەزعیان خراپ بێ و کەونە سەرجادە هەر ئەوانن کە کانسڵ هاوس زۆر زۆر کەمە لە لەندەنە و ئەوەش تەئسیرەکەشی من وا ینی هەر لە کودا ئەوە نییە پێش هەڵبژاردن کۆمەڵێ وعدی قەبە و گەورادا و دوای ئەوە یەک لە کێشە سیاسیەکانی ئێرێ ئەو بەڵێنانەی پێش هەڵبژاردن سیاسیەکان دەیدەن لە ڕووی یاسایی ناتوانانی فەرزی بکەیت جێبەجێ بکەیت ناتوانانی لە پێچینەوەیشان لەگەڵ بکەیت بەڵام ئەو وڵاتە خەڵکی ئەو وڵاتە هوشیاری سیاسیان زۆر بەرزە سیاسیەکان کە هەڵە دەکەن ئەو قسەی کوردەخان کردی زۆر ڕاستە بەڵام لێرە یعنی ئەوە کێشێکی گەور لە هەموو دنیا شەر وایە هەموو سیاست مەدارەکان کە پێش هەڵبژاردندا کۆمەڵێک بەڵێن دەدەن من لە خۆم لە شارەوانێکە چەند جار باسی ئەوم کردووە پێشمە بۆ چارەسەرەکە ئەوە دەبێت پری-ئەلێکشن پرۆمیسی پێدەن یعنی بەڵێنی پێش هەڵبژاردن دەبێت یاسایەک هەبێ ئەوە بکەیت بە شتێکی باینگین یعنی بتوانانی فەرزی لە پاشان بەڵام بەداخە ئەوە ناکرێت چارەسەرەکە چییە؟ لە وڵاتێکی وەکو بەریتانیا شانشینی یەکگرتو ئاستی هوشیاری سیاسی خەڵک زۆر بەرزە خەڵک شت لەبیر ناکە کە بەڵێنێک بدێ و نەیبی دەستەر پرێشەر گروپ هەیە بیری خەڵک دێنەوە ئێوە بەڵێنتاندا و ئێستا پێچوانەیە و بەڵێنە ئیش دەکەن بۆ نمونە لە ساڵی 2010 پارتێک هەیە پارتی سێمە بە ناوی لیبرال دیموکرات ئەوە لە مێژە هەن لە دوای لە پێش شەڕ جیهانی یەکەمەوە هەن ئەو پارتە هەموو مانیفەستۆیەکەیان بەڵێنی پێش هەڵبژاردنیان ئەوە بوو کە ڕێگە نەدەن پارتی پارێزگاران چوشن فی کرێی زانستگاکان زانکۆ و کۆلیجەکان بەرز بکاتەوە ئەو کاتە 3,000 پاوەند بۆ ساڵی پارێزگاران دەیانویست بکەن بە 9,000 ئەوان گوتیان ئێمە دەبین بە بەبەست و نەهارن ئەوە بکرێن بەس بەرزیش بۆ هەڵبژاردن تەواو بوو یەکەم شتی کردیان ئەو بەڵێنەیەشکان خەڵک هەڵبژاردنی دوای ئەوە لەبیری مابوو ئەو حزبیان داخرد خەڵکی ئێرە ئەو حزبیان داخرد بە 60 ئەندا پەرلەمان پێشەشیان ما خەڵکی لەبیر ناچێت سزایان دان و دەنجیان پێ نەدەن جارشتر جا ئەو شتە ئەوە هەیە ئەوەشیان هەیە من وەمزانی هەر چۆنەڵێ ئەوانەی پێش هەڵبژاردن کەوا دەدەن هەر لە کورداوە دوایی بێ بەڵێنەکان ئەکەن تو مەز لێرەژەیەوەمە بێ ئاگاین بڕوا بکە سیاسیەکانی هەموو دنیا وەک یەک سەختە چین ئەم قسەی بڵاوکەیتەوە هەموو وەک یەک سەختە چین آخر بەڵام ئەمان جوانەکەی لەوایە وەکو بەڕێستان فەرمووتان فعلا واعی لە دوایە بیری خەڵک مەسەلەکە هوشیاری ملەتانە ملەتی ئێرە ڕۆژئاواییەکان زۆر هوشیارن دوایە پرێشەر گروپ هەیە حەزب هەیە و ئەسباب هەیە هۆکار هەیە کە خەڵک شتەکان لەبیر ناکە بیریان دەخەیتەوە بەڵام لە وڵاتانی ئێمە وڵاتانێکی زۆر دواکەوتوین خەڵک دەتوانێت بە ئاسانی سیاسیەکان زۆر بە ئاسانی توان فێر لە دەنگ دەربکەن زۆر بە ئاسانی مانگێک دوو مانگ پێشی دەنگدان کۆمەڵە شت دەکەن و خەڵک هەموو شتێکی لەبیر دەچێتەوە دوای هەڵبژاردنەوە بوو دەگەڕێنە سەر عین تاسوانی حەماقەت آخر هۆشیارترە هۆشیاری سیاسی زۆر بەرزە لێرە بەڵام بەداخەوە شتێکی تر بە مەوزوعی کۆنسێرڤەتیڤ دوای ئەو هەموو وعدانێک کە هەیەیان و شکانیشیان هەر لەگەڵەوە شان سەرکەوتوو بوون هەڵبژاردننی ئەو جارە جیاواز بوو هەموو لەسەر برێکزێت بوو برێکزێت خەڵکێکی زۆر دەنجی بۆدا بوو دەیانویست ئەو شتە جێبەجێ بێگرا بێتەوە هەڵبژاردنێکی تر وان نابێت چونکە دێتە سەر سیاسەت و ئیفلاس و باری ئابووری وڵات خراپە بێئیشی بزانین دەرەنجام برێکزێت چی دەبێت تا 5 ساڵ زۆرە ڕەنگە زۆر سەرکەوتوش بن بەڕێستان لەم پۆستەی ئێستاکانە بە بڕوانامە گەشتونەتە ئەم پۆستە یاخود هەر ئاسایەک کەس هەڵبژاردنە بۆ کاو دەرەچیت و ئەچیتە لە وڵاتە یاسایەک نییە چ بۆ پەرلەمان چ بۆ شارەوانیەکان هیچ بڕوانامەیەکت داوا لێ بکاتن خۆی لەسەر ئێتۆ ئەو کەسەی دەچێت ئەو شوێنە نوێنەری خەڵکە ئەگە خەڵک متمانەیان بە تۆدا ببی بە نوێنەری ئەوان ئەوە گرنگە بەڵام کە چوویتە ئەوێ دەبێت بەڕاستی نوێنەری خەڵک من کە یەکەم جار دەرچووم بەدەنگێکی کەم ڕەنگە 200-300 دەنگمان جیاواز بوو
وەکو عەرزم کردن جاری دووەم خەڵک منیان بینی چیان بۆ دەکەم بە پێی خەڵکەوە دەچم دەنگەکان نزیکی 180 زیادی کرد لە هەڵبژاردی 2010 هیچ تایبەتمەندیەک نییە هیچ بەربەستێک نییە و بۆ هەموو کەسێکیش تازە هاتبی پەناهەندەبی لێر لەدایک بووبی ئەوروپی هیچ بەربەستێک نییە بەڕاستی دووەمیان مەسەلەی یاسا لە ڕۆژ ئاوایان تەنها باسی بەریتانیا بکەین کە خۆمان لێرە دەژین هیچ کەس بە شاژنیشەوە هیچ کەس لەسەر یاساوە نییە هەر کەسێ تاوانێ بکاتن تەنها پەرلەمانتار دەبێت لە کاتی دەفەمێشن هەیە یاسای دەفەمێشن کە دەکات ناوزەڕاندن لەناو هۆڵی پەرلەمان ئەندامی پەرلەمانیان وەزیر دەتوانێت هەر قسەیە بکە هەر قسەیە بە هیچ سنوورێک لەناو هۆڵی پەرلەمان بەڵام بەدەرەوەی هۆڵی پەرلەمان ناوزەڕاندی هەر کەسێک توێدا لەسەر تێدا بێ دەتوان شکاتی لێ بکەن بیان بەرە محکەمە و دامجیانی قازان هین تعویزیان لێ بگرن قەرەبوو لە بۆ ئەوەی سمعیان تێکشێنراوە لەبەرەوە یاسا هیچ شتی لەسەر نییە سەروەرە بە 100% لێرە با لە کاک بەختیار پرسیارێکی تر بکەم باسی پەرلەمانت کرد باسی سوڵتەی دەسەڵات و شتانی خۆتت کرد ئایا هەموو کەسێک کە پێ بنێتە دنیای سیاسەتەوە حەسانی سیاسی ئەبێت هەبێ بە گەورە و بچووکەوە شتێک نییە لە وڵاتە بەناوی حەسانی سیاسی لە هیچ شوێنێ لە هیچ حەسانە نییە لە حەسانە بۆچی ئەی بۆچی من ئەمەم لەسەر خوێندێتەوە بۆ ینی حەسانە بۆچی یعنی بۆ ئەوەی یاسا نەیگرێ ئەگە تاوانێک بکان نەگیرێ شتێ لە وڵاتە نییە هەر کەسێ تاوان بکە هەر کەسێ بەرتیل وەرگری هەر کەسێ شتێکی کارێکی ناشیاو بکە بە پێچەوانی یاسای بێ دەیگرن بنمونەیەکت بۆ دێنمەوە مێردی شاژن پار ڕووداوێکی هاتوچۆ بوو وەرە بوو ڕووبەڕوو لەگەڵ تاوانی گەورەیە 96 ساڵێکی وایە ڕووداوێکی هاتوچۆ ڕوویدا سیارەکەی وەرگەڕا خەڵک میدیا فشاریان خست گوتیان دەبێت ئیجازەکەی لێ بسەنەوە هین نەکە نابێت سیار لێ بخڕن ناچارە خۆی بە ئیجازی دەیزانی وای لێدێ خۆی گوتی من ئیجازەم ناوێت جارێکی سیار لێ ناخڕم ئەی بۆ هەنێک کەس بڕوایان بەوەیە ئەڵێن مەلیکەی بەریتانیا لەسەر یاسایی هیچ کەس لەسەر یاسا نییە بەرانەت شاژنیش کەس لەسەر یاسا شاژن شتێک نییە بیکە شاژن دەسەڵاتێکی یەکجار زۆری هەیە لە وڵاتە هەر شتێک دیکە بە یاسای دیکە یەک شت ناکە پێچەوانی یاسا یعنی بۆ نمونە هەر یاسایە لە وڵاتە دەردەچێتن دەبێت لە پەرلەمان دەردەچێت دەبێت شاژن ئەگە پاشا بێ یان شاژن بێ دەبێت ئیمزای بکە ئینجا دەبێت بە یاسا شاژن دەسەڵاتی ئەوەی هەیە یاساکە ڕاتکاتەوە ئیمزای دەکات بەڵام عرفێک دروست بووە هیچ شاژن هیچ پاشایەک هیچ شاژنێک یاساکەی ڕەت نەکردوێتەوە هیچ کەس شتێکی نەکردووە هەر کەس بۆ نمونە خۆشتی شاژن دە 15 سال پێش ئێستا لە هین سپید لەوەیدا بوو لە ترافیک لایتیدا بوو 400 پاوە غەرامەیان کردو 6 پۆینتیشان ئیجازەکەی برد باش ئەگەرەوەی یەکێ حەسانەی هەبێ حەسانە چییە؟ شیکردنێکمان بۆ حەسانە لێرە نیە حەسان لە ڕۆژهەڵات هەیە پەرلەمانتارە دزی دەکا وەزیرە دزی دەکا وڵات تالان دەکا وێران دەکا هیچ یاسا ناگیرێ ئەوە حەسانەیە بەڵام لێرە حەسانە نییە هەر کەسێ تاوان بکە دەگیرێ حەسانە لە پێناو چی حەسانەت هەیە تۆ ئەندام پەرلەمان وەکو وتم ئەو حەسانە هەیە پەرلەمانتار لەناو ئەوەش بە یاسایەکە ئەو یاسایە 780 ساڵ کۆنە ئێستا نییە لەناو هۆڵی پەرلەمان ئەندام پەرلەمان کە نوێنەری ملەتە دەتوانێت هەر قسەیە بکاتن بەبێ ئەوەی بە یاسا لە پیچینونە بکرێت دەپێدرن دەفەمێشن لۆ ینی ناوزەڕاندن دەکرێت ناوی هەر کەسێ بزڕین لەناو هۆڵی پەرلەمان بەڵام چوویتە دەرەوە نابێ ئەوە بکەیت لە دەرەوە بەو یاسا دەژیرێت دەکرێت بگیرێ دەکرێت سزا بدرێ دابێت تاویز لێ بکرێت کەوابێ ئێمە ئەو یاسا کۆنەی ئێرەیە بەکارهێنین بۆ کوردستان حەسانە پەرلەمانتارەکان حەسانیان هەبێ پەرلەمانتارش ئەو حەسانی هێرەوەیە دەکرێت هەر قسەیە بکە بەڵام ناو هۆڵی پەرلەمان بەڵام مانیەوە نییە مناڵێ بکوژێ پۆلیس نێگرێت چکە ئەوە تاوانە هەر کەسی ئەو تاوانە بکە دەبیگیرێ جا وەزیر بێ سەرۆکی دەوڵەت بێ هەرچی بێ ئەو تاوانە کەس نابێت لێ باشە من لە کاک بەختیار ئەپرسم ئامۆژگارت چییە بۆ ئەو کەسانەی کە وەک بەڕێستان هەمان پۆستیان هەیە بەڵام لە ناو نیشتیمانە تۆ لە غوربەتایی ئەم پۆستت هەیە مەسەن لە لەوانەیە هاوڕێیەکی کوردت هەبێ لە ناو نیشتیمانە هەمان پۆسی بەڕستی ئامۆژگاری بۆ ئەو بەڕێزانە چییە؟ من دەتوانم ئامۆژگاری بکەم بەڵام لە هەمان کات ئەوم لەبیرە ئێمە لە دوو شوێنی جیاواز دەژین لە دوو سیستمی جیاواز دوو کلتوری جیاواز دوو وڵاتی جیاواز ناکرێت من بڵێم لێرە شتێ دەکەم تۆ لەوێ بیکە لەوێ ناکرێت بەڵام دەتوانم هەر ئەوە بڵێم دەستان پاک بێ داوێنتان پاک بێ ئەو دووەمەکەن ئەوەی تر هەمووی ئاسانە ئەی بەڵێنەکان بەڵێنەکانتان جێبێت بەڵێنێ مەدەن کە پێش هەڵبژاردن بەڵێنێ مەدە کە پێ جێبەجێ ناکرێت بەڵام کە بەڵێنێکتدا جێبەجێ بکە لە هەمان کاتا لێرە من
چەند ساڵێکە ئیش دەکەم بۆ ئەوەی کوردێک نزیک بکەمەوە بۆ ئەوەی کورد دەستنیشان کەم لە شارەوانێکی خۆم هەنیان بدەم بێن ئەو بۆ شایە پڕکەنەوە لێرەشت فێربین با لە زیاتی یەک ئەندام شارەوانی با 50 ئەندام شارەوانیمان هەبی پێمان دەکرێت ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان دەکەست لەوانە بردەوە بوون بە ئەندام شارەوانی لە کوردستان بوون بە ئەندام پەرلەمان بوون بە وەزیر ئۆتۆماتیکی ئەوەی لێرە فێری بوون دەیبەنەوێ ئەلا ئەوان دەبان بخۆن حەسانە ئەوە دەماهێنسە حەسانە لێرەیە حەسانی نەفسە تۆ دەبێت جورئەتت هەبێ یعنی من بەرامبەر پارە لاواز نەبی بەرامبەر جنس لاواز نەبی بۆ ئەرکان جێبەجێ بکەیت ئەگەر نەتوانانی بۆ دوو بەسەر ئەو دوشتە دازار بیت بەڵێنەکان هەموو درۆیە. سپاس بۆ گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو.